بیستێچلەیە ساڵا 2018 دەولەتا ترکا داگرکەر و چەتەین وێ بە هەفتەی و دبەلافرێن شەڕ و بچەکەین گران عێریشەکە بەرفرەه لە دژی عەفرینێ مەشاندن. داگرکەران داک و گەل کۆچبەر بکن و هەرێمێ داگر بکن هۆڤیترین کۆمکوژی پێکانین. بسالڤەگەرە شەشان ئادەستپێکردنا عێریشان لە دژی عەفرینێرا کۆچبەرێن عەفرینی یەن کون لە کامپا بەرخۆدان ئاشەهبایێ دمینن گوتن عێریشên ترکایê yên bi armanca tûnekirina gel devînawan neşkîne. اما چقدر دولت دبی ملا ببی کس نکوی را دم بشکنه اما کرده عفرینه هم سر خود ساکنن هم خودی مورالنه چقایشی هم بکشینن هم بکشینن لما جعبه ملوگره عفرینه هەروەها کۆچبەران دەست نیشان کردن کو ئەوەی حیاڤەگەرا لە عەفرینێ تێکۆشین و بەرخۆدانا خۆ بدۆمینن. ئەمێ بەرخۆ بدەن ئەمێ مقاومەکەن ئەمێ بەرخۆ بدەن ئەم کلاکی عفرین ئەم عفرین دڵ نەکاتنە ژبار کو ئەم ڤەگەرنە عفرین بڵێ تم دەولەت ترکی تومپ و تەیرە عێریشەمەکە زۆتر ڕۆژانە توپی خۆتێنەمە ئەم تژەری ئەم نۆترسن ئەم لە ڤەدارێنە کلاکی عفرینن ئەم بەرخۆ دەدەن هیڤێمە ئەم ڤەگەرن جوارێ خۆ هەر کەس ڤەگەرە جوارێ خۆ وديسا أمج تركي آخر خناكن وجبوي فجر عفرينه ملفر أمي سكنينه وإن شاء الله من فجرنا عفرينه وسركفتنا عمره. ژدەما داگرکردنا کانتۆنا عەفرین و تا ڕۆژا کۆچبەرێن عەفرینی یەن کو لە شەهبایێ دمینن ڕاستی دۆرپێچ و عێریشên ترکایê tên lêjber ku hêvî ji her tiştî binirxtir e. Koçberên عەفرینî bi hêviya vegera li warê xwe hemû zehmetiyan derbas dikin.